يا الله جماعات ئەوەتەوە با هەموو بەڕێزان کۆبنەوە بۆ لایفەکەی ئەم شەومان بەڕێزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد با بزانین تەواوە هەمووتان بەخێر بێن سەر چاوەکانی من هاتن عزیزان و خۆشەویستان بەخێر بێن سەر ڕاح دەمێکە ئاگام لێتان نییە و دەمێکە لای وشتم نەکردووە ئیتر سەرقاڵی و چوزارم کۆمەڵی ئیش و کار و ئانە بەڕشکی لێ بڕێوین با هەموو بەڕێزان کۆ ببنەوە دێمەوە خزمەتان بۆ کۆمەڵی قسە و باس هەمووتان بەخێر بێن سەر چاوی ئارام ئەحمەد هاتن ڕێز و حورمەت هیوادارم کە ساخ و سەلامەت بن هەرەوەنە بەخێر بێن ئەمشەو کۆمەڵی قسە و باس بەبێ لەسەر هەڵبژاردنەکان پارتی یەکێتی ئیتر گۆڕان گروپی شاسوار و نەوەی نوێ و ئەمانە ئیتر بۆچوون و ڕعەکانی خۆمەڵێم لەسەر مەسەلەی هەڵبژاردنەکان و هیوادارم کە بتوانم سوودێکمە بێ بۆ هەموو لایەک بەڕێزانی من عزیزان ڕاستیەکەی فەیسبوک زۆر کێشە بۆ من دروستەکات ناڵێت لە ماوەی 4 مانگی ڕابردووە باوەڕ ناکەم 2 هەفتە ئەکاونتەکەم ئیشی کردی بێ هەردەقە نادەقەیەک بلۆگە کرێم و تەواو هیچم پێ ناکرێ ئیتر چی بکەین دوێنێ شەویش ئەوە بوو فەیسبوک ئەوەی بەسەرا هات بەڕاستی منش پێم خۆش بوو لانی کەم تۆڵی ئێمەیان لێکردنەوە لە فەیسبوک ئەڵێ ماری مارخۆر هەیە ئەوان بۆ ئێمە مارن بەڵام دوێنێ شەو ماری مارخۆر ئەوانیشی ئاوالێکرد چەند سەعاتێک هات باش بوو بەڕاستی کە ئەو مشکلیان بۆ دروستکردن حەزمە گشت 6 مانگ وا بۆیە بۆی هەموو لایەکمانی ساعەتمان کردایە عزیزانی من بەخێر بێن سەر چاو من لێرەوە وردەوردەش بە ناو قسە و باسەکانم با لەوە زیاتر کاتان نەگەم دیارە لە ماوەی ئەم مانگەیە کە مەسەلەی ڕێکلام و ئەوانە هەیە بۆ هەڵبژاردنەکان بۆ پەرلەمانی بەغا زیاتر لە سەدان نامم بۆ هاتوو هەمووان ئەپرسن ئەرێ بۆ دەنگت نییە کاگەرام بۆ لای وێناکەی بۆ دەنگدانەکان چی بکەین باشە ئایا دەنگ بین یان دەنگ نەدەین بەشداری بکەین یان بەشداری نەکەین ئەگەر هاتوو دەنگماندا دەنگ بەکێ بدەین منیش بۆ ئەمانە ڕاستیەکەی ئەبێ وەڵام بدەمەوە هەڵبەتە من نایشارمەوە لە حەقیقەتا خۆشەویستان ئەم پرسیارانە بۆ من بۆ بەندە بەڕاستی زۆر ناخۆشن بۆ لەبەرەوەی کە من 20 لە ساڵی ڕەبەقە هاوارەکەم کەم کورت هەیە لە ناوە لە دەرەوەی وڵات بۆ چەند جارێک لانی کەم گوێ لە دەنگی منەوە نەبوو بێ و زۆرینە بەڕەهایی ڕاکانم سەبارەت بە پارتی بنەماڵەی بارزانی یەکێتی نانیشتیمانی گۆڕانە دۆڕاوەکە و ئەوەی کە لە هەموویان زیاتر فری و دەربوو لە گردی زەرگەتە حیزبۆکەکەی شاسوار بە تەواوی من ڕە و بیر و بۆچوونەکانی خۆم خستۆتە ڕوو بۆ هەموو لایەک هەر یەک لەم حیزبانە لە سەرکردایەتی ئەم حیزبانە لەلایەن منەوە سەدان جار ناوم هێناون و بۆچوونەکانی خۆم سەبارەت بەمانە بەڕاستی خستۆتە ڕوو پاشان مەگەر بۆ ئێوە خەڵکی کوردستان دوای 30 ساڵ پێویستیتان بە قسەی منە مەگەر خۆتان ئەم دز و جەردانە ئەم ڕاوڕوودکەرانە ئەم ستەمکارانە ناناسن مەگەر ئێمە یا ئێوە هەموو لایەکمان ماسین واپەتی بیرکردنەوەمان ئەمەندە قرچۆک و کورد بێ و هەموو شتێک دوای چەند لەحزەیە فەرامۆشکەین من لەوە تێناگەم بەڕاستی بۆچی ئەم خەڵکەی ئێمە هەروە بە زووی شتەکانتان بیرەچێتەوە مەگەر نازانن لە بنەماڵەی بازانیەوە تا تاڕەبانی و تا دەباشانەکەیان تا هەموو سەرانی پارتی و یەکێتی و گۆڕان و کوڕەکانی کاکەنەوە چیان کردووە و چیان بردووە و چیان دزیوە بۆ مەگەر ئەوانە یەک ڕۆژ بووە لەگەڵ ئێوەیا بن ڕۆژێ بووە ئەمانە لەگەڵ ئاوات و ئامانجەکانی ئێوە بن ڕۆژێ بووە ئەمانە ڕێز بگرن لە ئێوە لە مافەکانتان لەو حەقانی کە بەڕاستی ئێوە هەتانە بەڕاستی نەبووە داخەکەم لەم ڕۆژانەیە کە ئاگادارم و گوێم لێوە ئەیبێنم ساڕۆژی مردنی جەلال تاڵەبانی بوو کۆمەڵێ ماستاوچی کردویانە بە هەڵڵا ڕێبازەکەی مام باشە دەی کام مام و کام ڕێباز عەزیزانی من کەسێ ئەتوانێت بۆم ڕوونکاتەوە دوور لە بێڕێزی و سوکایەتی کە بزانین بەڕاستی کامەیە ئەم ڕێبازانەکە لە کوردستانە هەن وەڵڵاهی خۆشەویستان بەپێی هەرچی منتقی عەقڵ هەیە بەپێی زانست بەپێی ئایدۆلۆژیا دینیەکان ئاسمانیەکان لە مەلا مستەفاوە کە گوایە قوتابخانەی هەیە کە نیەتی مام جەلالە ڕێبازی نییە بەڕاستی کارنەوشیوانیش باوکی هەژاران نییە
بابەجیان ئەکرێ بڵێ بە حەزەتی محەممەد بڵێ ئەمە قوتابخانەیە و ئەمە ڕێبازە ئەکرێ بە زاناکان و داناکان بڵێ ئەمانە ڕێبازیانەیە هەیە کە هەر یەکەیان دنیایەک لە فکر و زانست و معریفەیان دوای خۆیان بۆ مرۆڤایەتی بەجێهێشتووە ئەم کوردە لە خۆیەوە قسە فڕێدات ئەگەر ئێمە ڕاستیەکانیش ئەڵێن لای خۆی بێن وەڵاممان بدەنەوە بە عەقڵ و مەنتیق بەڵام یەن دەسەکەن بە جوێن و بە ئیهانە و بە سوکایەتی ئاخر مەدام سەفا گوێی قوتابخانەیە خۆشەویستانی من خۆ ناکرێ مرۆڤ تا ئەو سنوورە فریو بدرێ و تا ئەو سنوورە ئەحمەق کرێ بەڕاستی یان ڕێبازەکەی مامەگیان باشە بەڕاستی کام ڕێباز ئەمە بەڕاستی شوورەیی ئەم قسانە بڕۆسەیری کوڕوکچەکانی کاکنۆ شوام سەفاکە ملیاردێرن بە دۆلار کەچی کۆمەڵێک چەورە و هەش بەسەر و قوڕ بەسەر و داما و سوالکار ئەڵێن ئەمە باوکی هەژارانە جاسبینێ کە مەسعود بازانیش ئەمرێ اینجا بەزمەکەی ئەم خۆشە بێ ئەزیزانی من ئەو خائینە ئەو دزە گەورەیە ئەبێتە داستان و ئەبێتە چیرۆک و ئەبێتە ڕێباز و قوتابخانە وەکو قوتابخانە گەمژانەکەی باوکی دوو بەیانی کاکە حەمەیش لە گوڵەخانە ئەویش هەر بە هەماشکەوە جا کۆستەت و هێرۆی دز کە ئەونیان دزی کردووە خوا ڕسوای کردوون خوا هەر لەم دنیا پێی نواندون وەخوا گێل و گەڕ و لار و لەوێری کردوون دەبنە شت بۆ چونکە بەداخەوە ئەم میلەتەی ئێمە ئابۆچ کڵەبی دەکاتەوە کە زۆر داماوانەیە ئەتوانن بەمانە بڵێن کۆمەڵێ سەرۆکی حیزبی بوون بە هەموو چاکە و خراپەکانیانەوە سیاسەتیان کردووە تەواو یادی مەدام سەفا بکەنەوە وەکو سەرۆکی پارتێ وەکو سەرۆکی بنەماڵەیە بەڵام پێی مەڵێ قوتابخانە کابران نامەیەکی دڵداری نییە بۆ حەمایل خان چاوەکەی من عەزیزانی من ئیتر قوتابخانەی چی یادی مام جەلال بکەرەوە وەکو سکرتێری یەکێتی تەواو یادی نەو شوام سەفا بکەرەوە وەکو لیدەری گۆڕان یا وەکو یەک کۆنە یەکێتیە هەرچەندە کاکنۆشیروان خۆشی 2 ساڵ بەر لەوەی کۆچی دوای بکە بڕوای بەم گۆڕانە نەمابوو بە هیچ جۆرێک بۆیە بەڕاستی من بێڕێزی بە هیچ کەسێکیان ناکەم لەوانە باشە بەڵام ئەمانە لە باشین حاڵە سەرۆک و سکرتێری کۆمەڵی حیزبی مافیا و چەتە و دۆڕا و شکست خواردوو بوون کە بوون بە بەڵا بۆ مێژووی ئێمە لەمە بەدەر بەڕاستی ئەمانە شتێکی تر نین عەزیزان ئەمە بە نمونە باسەکەم ئەو کارگەی ئاسنەی کاکنۆ شوام سەفا کە لەگەڵ فاروقی مەلام سەفا لە ساڵ 25 هینی ئەم بوو کاکنۆ شیروان چووە لای فاروقی وتی من نەخۆشم کۆتاییمە دەمەوێت چارەنووسی کچەکەم یەکدایکەمەوە چونکە هینی کوڕەکانی یەکدای کردبووە پێویستە لە سادەیم بیتە 15 بۆ من بێ لە سادەیم لێ بکڕیتەوە ئەوە بوو لە سادەیان لێ کڕیەوە چوو بە پارەکەی 750,000 پاوەنیە بە فێرلایەک لە لەندەن بۆ کچەکەی باشە یعنی هەموویان ئەمانە خەمی مناڵەکانی خۆیان بووە سێری بنەماڕی بارزانی کە و سێری مناڵەکانیان کە سێری جەلال تاڵەبانی کە و سێری مناڵەکانیان کە سێری بلای ئەحارەش کە و سێری کشەکانی کە کاکە سێری کاکنۆشیوان کە و سێری کوڕوکچەکانی کە بزانە ئەوانە چۆن ئەژین ئەی هاوار ئێوە بۆچی لەمە تێناگەن لەم هاوکێشەیە هەموومان 10 ساڵ تەمەنی خۆمان سەرف کرد باشە بەڵام ئەوانە هەموویان خەمی کوڕوکچەکانی خۆیانە ئەی ئێوە بۆ خەمی خۆتانتان نییە بۆ خەمی ئایندەتان نییە بۆ خەمی مناڵەکانتان نییە ئێوە مەگەر ئێوە ژۆکەوان بەشەر نین یعنی هەرە بێ ئەمانە سوار بن و ئێوە پیادە بن بە دەوری ئەمانە هەر خولخۆن و خولخۆن کارەساتە بەڕاستی کارەساتە لێرەوە بە هەموو ئەوانەش ئەڵێم کە کاکنۆشیوانان خۆشەوێ باشترین ڕێز و حورمەت باشترین وەفابوون و شوام سەفا ئەوەیە کە پشت بکەنە گۆڕانی گردەکە کە بووە بە کەری ناوجۆگە سەرێکی لە دەباشان و سەرێکی لە سەری ڕەشە دەنگی نەدەنێ و ڕسوایکن بەڕاستی بۆی باجی ئەو سوکایەتە بدا کە بە ئێمەی کرد من لێرەوە بە هەمووتان ئەڵێم سوێن بەخوای گەورە یەک سیاسی شەریف لە ناو پارتی یەکێتی گۆڕان نەوەکەی شاسواران نییە نەبووە نابێت ئەوە تاکید بنەوە چونکە ئاوەکە لەسەر چاوە لێڵ و لیخن و پیسە هەموو ئەمانە سەد تاپیان قاچاقچی سیاسین و پارە پێیاکەن بۆ خۆن و بە بنەماڵەکانیان باشە بڕۆن سێری مەسعود و کوڕەکانی کەن سێری براکانیان کەن واتە کوڕەکانی مەسعود سێری کچەکانیان کە سێری مناڵەکانیان کەن ئەی نێچی لەڤان بازانی و کوڕەکانی مەسرور و مەنسوور و کوڕەکانیان ئەی سەرانی هەموو پارتی ئەی بنەماڵەی جەلال تاڵەبانی
ئەی بنەماڵەی برایم مەحمەد ئەی شاناز و کش و کوڕەکەی مەگەر ئێوە نازانن ئەمانە چۆنن کە تەواوی سامانی ئێوەیان دزیەوە بردووانە خۆ ئەمانە نەک زەوی کوردستان نەک زێڕ و نەوت و گاز و هەموو مادەکانی تر تەنانەت دەمیان ژەندۆتە زێرابەکانی کوردستان و ئەم زێرابانە هەڵەنووشن و ئەیخۆنەوە بەڕاستی حتا زێراب نەماوە لە وڵاتە ئەمانە دەمیان تێنەژەند بێ و هەڵیان دەنووشی بێت يعني نازن كأمانة همويان بونتا شا مونتا فرعون لسر حسابي إيوا لسر شهيدكاني إيوا لسر كروكسكاني إيوا ها خوش بيستاني من مگر إيوا نازن و نابرسن شاسوار $100 مليون لشو هناوا خام كلا سنة بوشي باش أي هاوار بوشي باش أم كلا سنة قبيري بينا كيتوا شاسوار أم همو فيلا وريزة شوقة وتيفي وميدياي لشو هناوا لعاسمان وبوي باريوا خزنەی دۆزیوەتەوە خۆشەویستانی من هەمووی پارەی دزە گەورەکانە هی ماڵی مەلام سەفایە هی عومەر فەتاحەکانە هی بەرهەم ساڵحەکانە باشە بۆیە لێرەوە بۆ مێژوو بە ئێوە ئەڵێم ئەم قسانەی من هەڵبگرن شاسوار وەکو ئەوانی تر ساختەچیەکی سیاسیە بزنسمانێکی ساختەی چاوچنۆکە ئاو بێنن و دەستەکانتان بشۆن باشە دەی تۆ یەی دەنگ بە ئەم بەمە ئەدەی ئەدەوێت چی بۆ کا بەڕاستی شاسوارەکان ها ئەچی دەنگەدەی بە سروەی خوشکی شاسوار کە چی بێ هەی هەش بەسەری قوڕ بەسەر و داماوە مەگەر سروە 4 ساڵ لە بەغا ئەندام پەرلەمان نەبوو ها ئادەی چی کرد ها چی کرد زەحمەت نەبێت بەس خەریکی ڕابواردنی خۆی پارە پەیاکردن قاچاقچێتی شەوی سووری گەرمە کرد بۆ خۆی و لەسەر حسابی ئێوە 4 دانە ساڵی ڕەبەق سروە لە بەغا بووە چ خێرێکی بۆ ئێوە هەبووە ئێستاشن دەنگێ کە چی چێتە بۆ بەغا بێ ئەندام پەرلەمان پارە بۆ خۆی پێیاکە حەیفە کاکە بەڕاستی عیبە باشە پەرە مەکەن جاری شاسوار تیڤیەشی هەیە ئەوەی یەک ڕەخنە لە خۆی و حیزبۆکەکەی بگرێ ناتوانێت دوو قسە لە تیڤەکەیەوە بکات جاوەر ئەمە بێتە سەرۆکی وڵات بێتە سەرۆکی دەستگایەکی ئاسایش و ئەمنی ئەبێت چ دەعبایەکی دیکتاتۆر دەرچێ ئەو کابرایە بەڕاستی خۆشەویستە سەرەتا کە نەوشاو سەفا لە یەکێتیاتە دەرەوە بە ئاشکرا $10 ملیۆن لە جەلات تاڵەبانی وەرگرت لەگەڵ ئەم گردەیە پاشان ئیجازەی کارگەی ئاسن و زەویەکەشی وەرگرت کاتێکیش گۆڕان دروست بوو هەزاران کەس بە $10 ملیۆن کۆمەشیان بە گۆڕان و بە کارنەوشاو سەفا کرد باشە بەدەل لەوەی کە دار و پەردووی ئەم بزوتنەوەی یا بە کوڕەکان و کچەکەی بەڵام سەرچاوەکە دیار بوو کە کارنەوشان لەکوێوە دەستی کەوتووە پارەکان کەسێ ئەتوانێ بە من بڵێ سەرچاوەی ئەم هەموو پارەی شاسوار لەکوێوەیە کەسێ ئەتوانێ بڵێ ئەم هەموو تیڤی و مێدیا و کارانە بەچیەکە ئاخر خۆ بۆی نابارێ خۆشەویستە ئەی کەواتە لەکوێ هێناوە لەکوێ دەیهێنێ بۆچی پرسیان ناکەن لە خۆتان بۆ پرسیان ناکەن عەقڵ بۆچی باشە ئاوا بیر مەکەنەوە ئامۆزاکە خۆیان دەکات تۆ دەنگی بیتێ بۆی پارە پێیاکەیت ئاوا بیر مەکەنەوە بەڕاستی باشە لە باشترین شوێندا لەو سلێمانیە فراوانترین و گەورەترین زەوی درەوە بە شاسوار هەتا ئەم چرکە ساتە 67 ملیار دیناری حکوومەتەکەی هەولێری لایە نایداتەوە چێ بەرگری لە یەکەکان پارەی نایەتەوە زەحمە نەبێ لەناو حکوومەتەکەیە 2 ملیار و 600 ملیۆن دیناری بەس کارەبا قەرزار و نایداتەوە لە پشتی چێ وەستاوە تا دادگا بێدەنگ بێ بەرامبەری زیاتر لە 25 ملیۆن دلاری خەڵکی لەلایە بەدەمی خۆی کە لە لایفەکانە باسیەکات باشە لە ڤیدیۆە باسیەکە 158 سکاڵا یاسایی هی خاوەن پشکەکان لە سەرێتی لە دادگا چێ ناهێڵێ ئەم سکاڵانە بجۆڵێت و دادگایی بکرێ مەگەر ئەمانە هەمووی پرسیاری عەقڵانی نین پرسیاری مانتەقی نین ئەی ئەوە ئەتانوێت چۆن کەن بۆ مۆزوعانە مەگەر ئێوە خۆتان ڕۆژانە نازانن نایبیسن نازانن کە پارتی یەکێتی گۆڕان و شاسوارەکان چیان کردو و چیان بردو و چیان دزیوە یعنی ئەتانەوێت دوای 20 ساڵ هاوارکردنی ئارام ئەحمەد سەر لە نوێ لە هەڵبژاردنەکانە بێمەوە پێتان بڵێم خەڵکینە دەنگ بدەن یان دەنگ مەدەن هەر بەڕاستی ئەمە منتەقی تێدایە هەر بەڕاستی ئێوە تا ئێستا لە ئارایی من لە فکری من حاڵی نەبوون پێیجێکەیە پاراستن کردوێتیەوە بە ناوی من و بە ڕسمی منەوە خۆشەویستان تاوەکو ئێستا 5 ڕووکردنەوە ماوە ئەو پیجی پارتیە بە ناو ڕسمی منەوە کەچی خەڵگەنووسە کاگەڕەم پێجەی تۆیە کاکە تۆ سەی نووسینەکەی کە نووسینەکەی بە پاڵی بنەماڵی بازانیە هەڵەیە کاکە یعنی من بە پاڵی بنەماڵی بازانیە هەڵەیە خۆ زمانی خۆمە بڕم یەکسەر کاکە باشە ئەگەر جارێ وتم بنەماڵی بارزانی باشە ئەوە بزانە کە تێک چوو داشتی باش وڵێ بە کاکچێ
یعنی دوای 20 ساڵ لە هاواری من دوای 30 ساڵ دزی و تاڵانچێتی تاقمەکەی جەلال تاڵەبانی و مەسعود یان پاڤێڵەشێتی ببوون بەڕێزان نابوو ئەوە هەمیشە ئاوا لە دەنگی ئارا مەحمەد ئەتەسن خۆشەویستانی من ببورن بزانە دەنگم یە بەڕێزان لە دەنگی من ئاوا ئەتەسن خۆشەویستان بەداخەوە یعنی نایڵن قسە و باسەکانم کام فەیسبوک فڵان کێشم بۆ دروستەکەن بۆی قسە و باسەکان نەکرێت ئەوەیە دەنگی ئارا مەحمەد بەڕاستی سەری کە یەک دەنگ لەو تاراوگەیە هەبێ قسە بکە یەکسەرە ئاوا بەرامبەری ڕائەوەستن کێشەی بۆ دروستەکەن خۆشەویستە ئەرەوەڵا با هەموو بەڕێزان بێنەوە ببورن لایڤەکەمان بڕا بەڵام بەشەکەی هەرماوەتەوە هیوادارم ئەوەی کە گوێ دەنگی منە ڕیکۆردی کا بۆی کە دەنگەکە هین نەبێت کە نەبڕێت هەمووتان بەخێر بێن سەر چاو بەخێر بێنەوە با هەموو بەڕێزان کۆ بنەوە ببورن بڕا بوو بە دوو بەشەوە بەداخەوە ئەزانم ئێستا هەیە ئێستا ئەزانم هەیە خۆشەویستان ببورن با هەموو بەڕێزان کۆ ببنەوە خۆشەویستانە چێ ناو قسە و باسەکانمان ئەوە بڕا لایڤەکە چی بکەین ئەزانم دەنگ باشە عەزیزان ویسم ئەوە بڵێم یعنی دوای 20 ساڵ هاواری ئارا مەحمەد دوای 30 ساڵ لە دزیکردن لە تاڵانی ئەم دەسەڵاتە هێشتا ئەبێ من بێم لە کاکە بژانەکەنا بڵێم ئەمە بکەن و ئەوە بکەن ئەدەوێ من قوبادی هەلیکار و ئارامی قوبادە کوونە درۆ جان تا هەڵگرەکەی بنەماڵی بەزانی پێ بناسێنم یعنی ئێوە نایناسن قوباد چەند ساڵ لەگەڵ ئێوە درۆکە ئێوە چۆن ئەبێ گوێ لە قوباد تاڵەبانی بگن بەڕاستی چۆن ئەبێ گوێ لێ بگن لە قوباد ئایا جگە لە کابرایکی درۆزن چیترە یعنی ئێوە سەدان جار ئەم کابرایەتان بە درۆ نەگرتووە سەدان قەولی پێ نەداون هەمووشی درۆی کردووە کەواتە کفرە ئینسان دابنیشێ گوێ لە قوباد تاڵەبانی و مەسعود و مەسعود و شاسوار و چۆچۆ ئەلەم بابەتانە بگرێ عەزیزانی من سەرتاپای عێراق بووە بە بزنس بە سیاسەتەوە هەر کەس هەیە گروپێ دروست دەکات بۆ پارەپیاکردن ئەسڵی مەسەلەکە ئەمەیە ئەم حیزبانە هەمووی خەریکی پارەپیاکردنە بەڕاستی ئەوەیە ببورن کە میوانەکان هەمووتان بەخێر بێنەوە لایڤەکەمان تێک چوو بڵێم چی ئاوایە بەردەوام بتەوەن کەچی ئەم قوباد تاڵەبانیە ئەم هەموو ساڵە ئەو نەدرۆکە کەچی تازە بە تازە بە ئەم گلەیەش لەو بەشەی خەڵکی پێنجێن کەم بەڕاستی نزیکەی 2000 نەفەر کەس ڕیز بووە لە پێنجێنەکەی ئارا مەحمەدە گوێ لە قوباد دەگرن هەر بەڕاستی ئەمە شوورەی نییە خۆشەویستان آخر پێنجێن دەیان شەهیدی هەیە لە ڕیزەکانی ئەمێکێتیە هەمووشی کوڕی یەکیەکی لە حەمەمینی خەجەوە بیگرا مستەفای سەعاتۆرا بوو چۆ دەیانی تر شەید کراون ئادەی لە ماوەی 30 ساڵی ڕابردووە یەکێتی یان پارتی چی کردو بۆ شاری پێنجێن بەڕاستی بۆچی کاتێکە قوباد هات نەتاندایە بەرتف نەتاندایە بەر هێلکەی بۆگەن بەڕاستی لەو هێلکە بۆگەنانی کە پاڤێڵی برای بە قاچاقچێتی لە سنوورەکانەوە ئەیهێن تازە بە تازە ئێوە ئەڵێن ئەمجارەی شانسی بینێ شانس دراوە بە قومارچی و ساختەچی و قاچاقچی بەڕاستی خۆشەویستان نا هەمووی ئەمە بەرهەمی سایلکەیە بەڕاستی سەدان جار ئێوە هەڵخەڵەتاون 30 دانە ساڵە هێشتا ئێوە تەمبێ نەبوون بەڕاستی هێشتا تێ نەگەیشتوون ئەمەیە کێشەکە ئەگەر ئەندام پەرلەمانەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و نازانم شاسوە بچنە بەغا پێم بڵێ بزانم چی بۆ ئێوەکەن ئەوانەی پێشتر چیان بۆ کردوون زەحمە نەبی ئەم حیزبانە چیان بۆ کردوون هەموو ئەندام پەرلەمانەکانی یەکێتی هی پارتی هینی گۆڕان هەتا ئەوانەی شاسواری چیان کردووە بۆ خەڵکی کوردستان کە لە بەغا چوون پارە بۆ خۆیان پێیاکەن بۆچیە بێ ئێوە دەنگ بدەن بەوانە بۆچی نابێ ئێوە زەڕبێکیان لێ بدەن ئەوانەی شاسوار لە بەغا چیان کردووە لە هەولێر چیان کردووە زەحمەت نەبێ خۆ هەر هەمووی لەبەر یەک هەڵبۆشا بۆ پارەکەکە یعنی پێتان وایە ئەگەر شاسوار گروپێ بدەنێ بۆ بەغا چی لە مۆزوعی ئێوە گۆڕێ بەس ئەو مەجموعەیە دەوڵەمەندە بن و تەواو گیرفانی خۆیان فولەکەن لەسەر حسابی ئێوە تەواو من لە ئەوەڵی قسەکانمان ئیشارەم پێدا خوشکەکەی شاسوار سروە 4 ساڵ لە بەغا ئەندام پەرلەمان بوو لەسەر لیستی گۆڕان چی کرد جگە لە خۆ دەوڵەمەندکردن ئەی چۆن دەنگی ئەیتێ ئەم جاری بڕۆ بێ بە ئەندام پەرلەمان ئێوە تەواون ئەوەی کە قسمەیەکە دەنگ بابەوانە ڕاستی تەواو نین سێری بنەماڵەی بارزانی کە خۆشەویستان لە شەسەکانەوە خیانەت نەماوە بنەماڵەی بەجای نەیکات کورد نەماوە نەیکوشێت
یەک پارچەی کوردستان نەماوە بنەماڵی بەزایی فشێکی پێوە لە نابێت باشە داگیرکرد نەماوە نەهێنا لەسەر شەرەف و ئاسەر ئابڕووی ئەم گەلە و ئەم نیشتیمانە بنەماڵی باشە بە سەدان ملیار دۆلاری ئەم گەلیان جیە و تاوانیان کرد مەگەر بە چاوی خۆتان ئەمانە نابینن مێژوەکەیتان نەخوێندوتەوە بە چاوەکانی خۆتان نەتەن بینیوە خۆ کاکە خەڵکە خۆ نابێ ئاوا بەڕاستی خۆ ئینسانی کوردی مێشکی نەشتڵقاوە تاوەکو دابنیشێ هەردەقە نادەقەیەک ئاوا شتەکانی بی بچێتەوە مەگەر شەڕەکانیان ئاشتیەکانیان هەمووی بۆ ئێوە بۆ گەلی ئێمە کارەسات نەبووە بۆ مێژوو کارەسات نەبووە مەگەر ئەمانە سەدان ملیار دۆلاری ئەم گەلیان نەجیوە بڕۆن سەیری سامانەکەی مەسئول بازانی کەن سەیری نێشی لەوان بازانی کەن سەیری مەسئول بازانی تۆریزم کەن سەیری براکانیان کە وەکو مەنسوور و چۆ و نازانم کار ئاسکەکەیان ناوێت سیروان و هەموو ئەمانە حتا سەیری کچەکانیان کە سەیری مناڵەکانیان کەن بزانە کە هەموویان ملیۆنێر نیاننا لەسەر حسابی ئێوە بڕۆن سەیری ژیانی ئەوان کەن سەیری سەرانی پارتی بکەن مناڵەکانی سەرانی پارتی کچەکانیان کوڕەکان سەیری ئەوان کەن باشە بچۆ یەکەیەکیان ببین ئەمانە خۆشەویستە بزان چۆن ئەمانە هەمیان بوونەتە شا بوونتە فێ ئەون بە پارەی تاڵانی باشە بە پارەی ئێوە بە دزیکردن لە ئێوە بەڕاستی تازە بە تازە برادران نامە ئەنێرێ کاگەرام دەنگ بدەین بە دەنگ بدەین یان نەیدەین مەگەر ئێوە ئەم شانە هەمووی نازانن مەگەر ئەم جڕ و جانەوەر و ساختە شێرە ناناسن ئێوە هەمیان ئەناسن وەکو من باشە هەمووتان بڕۆن سێری بادینان کەن سێری هەولێرکەن چۆن تەربەن کراوە سەدان گەنج لە خوت و خۆڕای لە زیندانەکانی پاراستن و پارتی و بنەماڵەی بازانیدان باشە مەگەر هەموو کەسێ نازانێ پارتی چی بە مێژووی ئەم گەلەی ئێمە کردووە مەگەر نازانن فیشەک نەماوە نینن بە کوردانی باشوور و باوکو و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاواوە هەموو شتیان کردووە ئەمانە مەگەر نازان ئەمانە هەر قارەمانەکانی سیێشی ئابن هەر پیاوە ساختە و فشۆڕەکانی ڕیفراندۆمە دۆڕا و سەر شۆڕانەکەن کە لە ساڵ پەنجاویەکی خاچی وڵاتیان دۆڕان بەجێیان هێشت باشە بڕۆ سەیریکەن هەموو هەولێر و بادنان کراوە بە میتخانە ئەوە تا کوڕەکانی تاڵەبانی شاناز ئیبراهیم ئەحمەد دەڤەری سلێمانیشیان لەسەر سینێکی زێڕین تەسیم بە بنەماڵەی بازاری کردووە ئەوەی لە یانگری پەکەکە بێت ترۆریانەکەن لە ماوە پێشۆیەکی گیان ترۆر کرد کوڕیشیان هێنا وتیان ئەمە تۆری کردووە بەشتێ دوو ڕۆژ بەر لەوە ئەو کوڕی گیرا بوو باشە لەبەرەوە درۆیە ئەو مۆزوعانە کوا کەیسەکەی بوو بەچی نا بۆ چونکە خودی پافێڵ و قوبات خۆیان ئاگاداری ترۆرکردنی کادرەکەی پەکەکە بوو خۆیان شان بەشانی پاراستن و میت کردویانە بەڕاستی یەکەم هاواری من ئەو بوتم ئەوە ئیشی ئەوانە لە دەباشانەوە کردویانە یان لە کەرکوو عزیزانی من معقولە تۆ کەرکوشی بیت و بە من بڵێ کاک ئارام چی بکەین دەنگ بدەین یان نەیدەین دەنگ بە کێ دەن ئێوە لە کەرکووک باشە تۆی کەرکوچی چەندین ساڵە دەسەڵاتی پارتیەکێتی نابینیت خۆت لەژێر سایانە نەژیاوی هەی ئەهلی کەرکووک پیاوان ژنان کچان و کوڕانی کەرکووک مەگە تەعدامە ئەمانە لە ئێوەی نەکەن دزیمە ئەمانە نەیکەن لە کەرکووکە گەنجتان ماشەقی ئەمانە نەخوا ژن و کچمان لەو شاران نەڕفێنرێ بەدەستی ئەم چەتانی پارتی وێچێتی ئاڵتون ماهی ژن و کچی ئەم عالەمە ئەوەی کە مەسیحی و نازام چێک ئەمان نەشن و شانە نەیدزن ئادەی ئەم هەموو ساڵە پارتی وێچێتی لە کەرکووکا بوون چی بوو ئێوە کە زەحمە نەبێت ئێستا چن دەنگ بە چێ دەن بەینەکانی پارتی وێچێتی بە چەتەکانی بنەماڵەی بازانی بە چەتە و پیاوکوژەکانی تاقمەکە یەکێتی وەڵای عیبە عیبە من کەرکووکی ببینە دوای ئەو هەموو ساڵەکە یەکێتی پارتی لێبوون بڕۆم دەنگ بەم بەمانە کارەساتە بەڕاستی ئەی کەرجا قوبادە فشەکەر کەرکووک شارەکەی کوردان و دڵی کوردستان ئەمە تاکەیان قمارکردنە بە میلەت و نیشتیمان و کەرکووک و ئەرم بابەتانەوە ئێوە هەر پارە ئەدزن و 4 ساڵ جارێن کۆمەڵە قسەی قۆڕەکەن و ئەتانەوێ خەڵک گەوشکەن ناکرێ بەڕاستی ئەمەیت ئەتەوێ دەنگ بدەی بەم هەموو قومارباز و سەرسەری و دز و جەردەیە هەر بەڕاستی شوورەییە دەنگ بدەن خەڵکی کەرکووک بە تایبەتی ئەسڵ عیبە ئینسانێکی کەرکووشی بیل لەوە بکاتەوە دەنگ بدەن بە پارتی وێچێتی بەڕاستی دەبێ میسکن بە سندۆقەکانی دەنگدانە دەبێت دەستی پارتیەکەتی دا بدەن باشە دەبێ بڵێن ئایا پاڤێڵە قاچاقچی و قوبادە قاچاقچی و شاناز و کچەکانی شاناز و کوڕی شاناز ئێوەکو خەڵکی شاری کەرکووک گەژین یان هەمووتان بە ملیان لە دڵتان بە خۆتان دزیوە چۆنە بێت دەنگ بەمانە بدێ بەڕاستی لە شەخسەکانەوە خۆشەویستان ئەو بنەماڵەی بازانیە هیچ نەماوە بە کوردی نەکات
کەچی ئێسێش هەیە لە خۆ بۆی هەڵەپەڕێ وای بە ئاڵەیەکی زەردی قۆڕەوە پارتی بۆ پێشە پێشماکەوە بارزانانی باشە لێرەوە بە هەمووتان ئەم خۆشەویستان شوێنکەوتوانی بنەماڵی بازانی و پارتی هەموویان گوجار پەرێشانوان باشە کاتی خۆی بۆ بەعز گۆرانیەوت ئێستا بۆ مەسول گۆرانی ئەڵێ سبەی حەشتی شعبی بێ دیسان هەر گۆرانی بۆ لە جەلال پەرێشانە چونکە ئەمە کەسانی بێنرخن کەسانی بێکەسایەتین بەڕاستی مێژووی کورد قوربانی دەستی ئەم ساختەچی و ئەم بێکەسایەتی و ئەم عەقڵ جاشانەیە هینی ئەم مەلایخەتیانەیە هینی ئەم مشیری حەمەی سلێمانانەیە باشە چونکە لە مێژووە هەڵە مشیری حەمەی سلێمان شێ مەحمووی بە 12 ڕوپێی ئەو کاتە وتی ئەمە شێ مەحموود کە بینەر بوو لە دەربەنبازیان وتی ئەمە شێ مەحمووە بە 12 ڕوپێ فرۆشتی میلەتی کورد قوربانی ئەو عەقڵە جاشانەیە بە درێژایی مێژوو خۆشەویستە کەواتە تۆی دەنگ بە بنەماڵی بازانی ئەدەی بە بنەماڵی تاڵەبانی ئەدەی بە قوبات و پاڤێڵی ئەدەی ئەی هاوار بۆ مەگە تۆ شێتی تەختە نوقسانە تۆ تا ئێستا ئەمانە نەناسیوە دەنگ ئەدەی بە شێخ جعفەرە پاشەڵ پیس بە ئەسرانە بایزە گەڕ و گول بەم هەموو سەرانەیە کێتیە کە کەس نازانێت چکاران هەمووی ملیۆنێرە عیبە کاکە بەڕاستی عیبە باشە ئەم 30 ساڵە ئەمانە چیان نەکرد خۆشەویستە هەزاران قەولیان بە ئێوەیە هەمووشی درۆ کرد درۆیان کرد دەنگایی بە شانازی برای مەحمەد بۆ مەگەر نازنان 100 ملیۆن دۆلاری دزیوە شاناز و بنەماڵەکەی بە لەتیفە تەڕاح و زەبەلاحی مێردی سیدانە ساڵی ڕەبەقە یەکێتی و پارتی چی بۆ ئێوە کردووە بەس ئێوە پێم بڵێن هیچ بە قسەی ئەمانە مەخەڵەتێ لێرەوە بە هەموو پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و ئەمانە ئەڵێم تۆ چۆن ئەبێ لەمانە بترسیت خۆشەویستان چۆن ئەبێ ئێوە لەمانە بترسن بۆ مەگەر ئێوە نەبن ئەوانە کەی پیاون ئەسڵن ئەوانە کەی مردن ئەگەر ئێوە نەبن ئەوانە یەک ڕۆژ بە پێوە خۆیان ناگرن پاڤێڵەشێت چی لە دەباشان ئەوە ئێوەن دەورتان داوە باشە ئێوە بە پۆل چونە بەردەم سنووقەکانی دەنگدان ئەوە یەک زەربی لێ بن لە سلێمانی و هەولێر و لە هەموو شوێنەکان بابزانم چی ئەتوانێت دوور لە ڕووی ئێوە ئەسەن گونیشتان بگرێت چی ئەتوانێت ڕسوایان کەن تۆڵەیان لێ بکەنەوە بەڕاستی مەترسن لەمانە ئەمانە فشەکردن هیچیان پێ ناکێت لە ئێوە با 100,000 پێشمەرگە و ئاساژ و پۆلیس زەربن لە کاغەزەکانیان بژانێت چی ئەتوانێت بەرامبەر ئێوە ڕابۆسێت کەس ناتوانێت چکە ئەگەر ئێوە نەبن ئەوانە هەر پیاوین ئەسڵن ئەو هەڕەشانەی دزە گەورەکان لێتانەکەن هەمووی فشەیە هەمووی قسەی قۆڕە شۆسە سنووقی دەنگدان و زەربێکی لێ بدە بۆ خۆت مەگەر ئێوە گۆڕانی گردەکەتان بیرچۆتەوە ئێستا لەگەڵ یەکێتیە وەڵا ئێمە هاوپەیمانین هاودزیکردن هەمووتان بیرتانە 500,000 دەنگمان نابە بە زووتەوەی گۆڕان بیرتانە 100 کەس ئازاری پێگەێنرا لێدرا ئەلبیسەکەتان بیرچۆتەوە چەتەکانی دەباشان خەریب و تعدا بکەن لە هەسوڵاوەکانی وەکو کۆمەڵێ دەست ڕیزیان کردبوو لە تیڤەکانەوە پیشانیان ئەدەن بیرتانە هەزاران کەس دان بڕاوکرا سەر گردەکە ئەی دوای گۆڕان چی لێ هات هەمیان نەفرۆشت گۆڕان و خەڵک و ئارا و ئاواتەکان هەمووی نەفرۆشت ئەی چگە لە ڕێبازی حەملان و مەسعود حەیدەر و دەربازە خێمە دز و سەدانیوە چیتان دەستکەوتۆ زەحمە نەبێ ئێوە هەر ئەوانە نەبوون بوونە دەست نەبوونە ملیۆنێر لە بەرچاوی ئێوەیە کوان 25 ئەندام پەرلەمانەکەی جێمی یەکەم کوا 18 ئەندام پەرلەمانەکەی جێمی دووەم کوا بوونهانی نەشەی گونا کە دانیشتە بوو ئەی گۆڕین چی بەسەرها ئێستا ئەوانەی سێهم ئێستا کامانەن هەمووی بۆکی فەهم پڕکردن بوو ئەمانە هەمووی دووکان بوو خۆمانە حەقیقەتی مێژووین بەڕاستی بەڕێزان ببورن داوای لێبوردنەکەم لایڤەکەمان لە بەشی یەکەما قرتا بڕا بوو بە دوو بەش داوای لێبوردنەکەم لەبەرەوە ڕەنگە خەڵکانێک ئاگادار نەبن بێنەوە ناو لایڤەکە داوای لێبوردنەکەین بەڕاستی دوایەتوان گوێ لێ بکردنەوە باشە کوا مستەفای سەی قادری گۆڕان مەگە جێگی نەشێوان بازانی نییە مانگانە 100 ملیۆن دلار پارە وەرناگرێ ئادەی یەک چاکی ئەمانەمان پێ بڵێن زەحمە نەبێ یاهی ئاواتی شێرچەنا کە 24 ساعتە سەرخۆش کان خێری کان بێری دەی ئێوە چن دەنگێن بەم ساختەشیانە هەر بەڕاستی ئێستاش حرمەتم بۆ ئێوە هەیە سێ چوار خوێڕی و توێڕی و جوێن فرۆشیان هێناوە خارە دەنگی بینێ بۆی بچنە بەخە ئەمانجە و دەربازە خێمە دز وەکو مەسعود حەیدەر وەکو ڕێبازی حەملان و دەیان کەسی تر
ساختەچیانە بە ناوی گۆڕان و ئەوە بۆ خۆیان شاهانە بژن گیرفانی خۆیان پڕکەن و ئێوەش بۆ خۆتان یاریلی برن بۆیان دوایی هەجوابیشتان نایەنەوە واللهی خۆشەویستان زەلامیان هەیە لەو گەرمیانە خۆی کاندید کردووە یەکێکە لەو کەسانی کە دەیان پێیجی هەبووە بەس سوکاتی جوێنی بە ئێمە داوام ئەم چەند ساڵە خۆشی ناناوە دکتۆر ڤایرۆس باشە ڤایرۆسی جنوونی بەقەری دەیان پێیجی هەبووە لەو گردەوە شەو تابیانی بە پارەی دزی کە چیا و نما دزیویانە دەیان کەسی سوالکەر و چەورە و هەتی و موچەیان گرتو بکرێ شەو تابێ ڕشتا ئێوارە جوێنە بەدایک خوش و کە سوکاری ئێمەدا سوکاتی نەما ئەمانە بە ئێمەی نەکەن باشە بۆچی هێستن بۆ بەغا بۆی کۆمپانیەکانی چیا و نما زیاتر پارە پێیا بکەن باشە بۆی ئەمان چنە بەغا زیاتر گیرفانی خۆیان فولکەن وەکو کوڕەکانی نەوشام سەفا باشە من بەس خەڵکی کوردستان ئەڵێم ئێوە چ خێرێکتان لە گۆڕان بینیوە تا دەنگی پێ بدەیت بە لیستەکەی هاوپەیمانەکەی چیتی گۆڕان هەموو خەڵکیان لە سێوانی کرد بە دوژمنی یەکتری چێتی گۆڕان ئێستا وەڵای ئێمە براین و ئێمە بەیەکەوە ئەواکەین سەری ئەم ساختە چێتیە وەڵای ئێمە یەک عومەری سەی عەلیە ئێمە یەک ڕێزیمانەوێ جا یەک ڕێزیتان ئەوێ بۆ خاتە دەرەوە لە ناوی چێتیا کاک نەوشیروان و عومەری سەی عەلی هەر لەگەڵ ئەوە بوو نای یەک ڕێزە بوونەوە بۆ هاتە دەرەوە کاک بۆ هاتە دەرەوە ئەگەر ئەم قسانەی من ناڕاستە وەرن بەدباران بکەن خۆشەویستە هەموو ئەمانە ئەم گۆڕانە بوو بە شەریکە دزی بنەماڵەی بازانی وێکێتی مەسەفای سێقادرەکان ئاواتی شەرجەنابەکان تەواوی گەجەر و گوجەرەکانی دەوریان لە حکومەتەکەی مەسئول بازانی چیان کردەوە بۆ ئێوە زەحمەت نەبێت کە ئەمە چاکسازی ئەوانە گاڵتە بە شعوری خەڵکەکەن عەزیزانی من ئیتر ڕێگا مەدەن خەڵکێک بە ناوی بارزانی گیان و مەلا مستەفا و مەسعود و مامە گیان ڕێبازەکەی و کاکەنەوە باوکی با ڕێگا مەدەن بەم ناوانە بتان خەڵەتێن عیبێتر کاکە هەمووتان گەوران لە 18 ساڵ بۆ سەرەوە بۆتانێت دەنگ بدەن پیاون ژنن کشن کوڕن تۆزێ بیرکەنەوە کاکە تۆزێ بیرکەنەوە برەشینە مەچن دەنگیان پێ مەدەن چوشن زەڵبێکیان لێ بدەن مەگەر بابەکە دڕێتان بیچۆتەوە خۆشەویستان پارەی ڕۆشنبیری سلێمانی 20 میلیارد دلاری تەخشان و پەخشان کرد و هەمی تاڵان کرد پۆلیس کوناوکن بە دوای بابەکە دڕێی یاگەڕا بنکەی پۆلیسی نەماوان نەچێ بابەکە دڕێی باشە لەسەر دزی ئێستا ئەو بانگەشەیەکە وەرن دەنگمان بنێ بۆ یەک کچێ بدزیە زیاتر باشە بڕۆسەری ستافەکەی مستەفای سێقادر و ئالی شەرجەنا بکەن لە هەولێر خۆشەویستان هەر خەریکی ڕاوە ئافرەتن حورمەتم بۆتانێ خەریکی ڕازاندنەوەی مێزن ئارە خواردنەوە کەڵەشێر خواردن لەش فرۆش کڕین بەس خەریکی ئەمان گروپەکەی مستەفای سێقادر و ئالی شەرجەنا لەو هەولێرەیە خۆشەویستان لە شوقەکانی پارتیا هەمویان کڕاون هەمویان ئیش بۆ پارتیەکەن بۆ ئاگاداییتە باشە هەمووی بەس خەریکی ئافرەتە خەریکی ئارە خواردنەوەیە خەریکی ویسکی خواردنەوەیە و خەریکی کەڵەشێر خواردن و قەلومری قاس خواردن خۆشەویستە هەموو ئیشەکان هەر بۆ بەمانە یەک کەسێکیان نییە قسەیەکیش کات هەمووشمان بیرمانە عومەری سەی عەلی بەخۆی گۆچانە قۆڕەکەوە یەکەم کەس بوو چوو دەنگی یا بە ڕیفراندۆمەکەی مەسعود بازانی یەکەم کەس باشە چوار ئەندام پەرلەمانیان نار دوایی لە مەسەلەی غالبا باس یەکەم بۆ بەغا دەنگیان نا بە فواد حسین بۆ سەرۆک کۆماری بافڕۆکەی تایبەتی نێشیڤان بازانی چون خۆشەویستە یەکەم ژێمیش 1 ملیۆن دلار لە پارتی وەرگرت لەو کاتەشەوە مانگان 250,000 تا 300,000 دلار لە پارتی وەرەگرێ باشە لە ڕێکۆتی دەباشانیشەوە هەتا وەکو ڕیفراندۆمەکە مانگی 250 دلار لە یەکێتی وەرەگر خۆشەویستان گردەکە بەس خەریکی دزی باشە ئێزی هەتیەکانی شاسەفا دوای قووە دوپارتەل کەوتون بەس بۆ پارە ئەمانە قاچاقچین عەزیزانی من ئەمانە پارە پێیاکەن بە ناوی سیاسەتەوە بە ناوی کورد و کوردستانە و یەکێتیەکەمان و 19-20,000 کەس لەو دەبێسەمانە بۆی کردی شەهید بووە کەسوکای شەیدان نانێبی خۆن بەس لە هەڵبژاردنەکانە قوبا دەڵێ شەهیدان تۆ زانە شەیدان چییە کاکە پاڤێڵ تۆ هەر خەریکی تریا خواردنی شوزانی شەهید چییە کاکە وەڵڵا یەک کەسوکای شەیدان هەر ناناسیتەوە ئەستان کاکە سێ قۆڕ کەچی ئێستا هاتوون باسی یەک ڕێزیەک بۆیە 10 ساڵ لە تەمەنی ئێمە بزوتەوەی گۆڕان فەوتانی ئێوە ئەهاتن وتان ئێمە ئەم سیستەما گۆڕین سیستەمی سەرۆکایەتی نامانەی پەرلەمانیمانەوێ ئەمانەی ئەمە بێ ئەوە بێ ئەوە بێ لە دوایە چون بوون بە شەریکە دزی نێشێڤان بازانی بنەماڵەی بازانی بوون بە جێگری نێشێڤان بازانی کە سەرۆکی هەرێمی کوردستانە بە هەمان ئەو سیستەمی سەرۆکایەتی کە گۆڕانی بۆ دروست بوو کە دژایەتی ئەکات باشە باسی بەداخە کەواتە باسی چاکسازی مەکەن چاکسازی بە ئێوە ناکرێ عومەری سەی عەلی خۆی لە ساڵی 92ەوە
هەموو مانگێ 6 ملیۆن دیناری هەیە لە ساڵی 92 تۆ چاکسازیەکەی کاکە ها چۆن بەڕاستی شەرمە شوورەیە ئینسانی ئێمە دەنگ بدا بە لیستی هاوپەیمانی یەکێتیەکە و گۆڕان بەڕاستی شەرمەزاریە بەڕاستی عیبە بەڕاستی شوورەیە بەڕاستی خۆفرۆشیە و هەزان فرۆشیە خۆشەویستانی بۆیە ئەمانە بخەنە ژێر پێ ئەمانە لە پێکەن ئەمانە ڕسواکەن دەنگیان مەدەنێ تۆڕی خۆتەنیان لێ بکەنەوە با هەست بە ڕسوایەکانی خۆیان کەن خۆت مرتاحکە چویتە دەنگدانیشەوە زەربێکی لێ بدە دەنگ مە بەوانە دەنگ مەدە بە هیچ کەندێکی پارتی یەکێتی گۆڕان جەماعەتەکەی شاسواری قاچاقچی دەنگیان مەدەن بەمانە ڕاستی هەر دەنگێ بەمانە بدێ خۆتان پەشیمانە بنەوە ئەوە من ئەمە ئێوە کاک حەزەکەی بڕۆن هەموو کورد دەنگ با بە پارتی یەکێتی گۆڕان و ئەلەم بابەتانە نەتیجەکەی ئەبینین کە جگە لە دزیکردن بۆ خوان یەک شتیان ناکرێت بۆ تاکید مانگی 2016 بە لایف وتم بە نووسین وتم ئاگادار بن شاسوار و بەرهەم بە فیتی پارتی لە سێمای لیست دروستەکەن بابەتەکەم ماوە دوایی هەردووشیان حیزبیان دروست کرد بەرهەم بۆ پۆشتی سەرۆک کۆماری حیزبەکەی فرۆشت شاسواری سەرقاڵی بزدەستی خۆیەتی ژنە ئەندام پەرلەمانە لە هەولێر مێردەکەی کاندیدە بۆ بەغا پیاوە ئەندام پەرلەمانە لە هەولێر ژنەکەی کاندیدە بۆ بەغا قاچاقچێتیەکەن بەڕاستی ئەمانە کاک هەمویان مەژۆیەکی کاندید کردووە ژنەکانە ئەندام پەرلەمانە پیاوەکەی کاندیدە پیاوەکە ئەندام پەرلەمانە ژنەکەی کاندیدە ئەوانە کڵاوکەنە سەر خەڵک ئێوە چیتان پێکرێت چیەکەن ئێوە تۆ سەیری ئەم هەموو بێژی و ساختە چیەکەن چۆن خۆیان ئەژێنن چۆن گیرفان پڕەکە لەسەر حسابی ئێوە ئەگەر ئەمانە بازرگانی نییە ئەی چییە زەحمەت نەبێت ئێوە ئەتانەوێ ئەم ژن و پیاوانە بڕۆن بۆ بەغا چیتان بۆ بکەن شاسوار دنیاتان بۆ بگۆڕێ عومەری سەیعەلی بۆ بیگۆڕێ پاڤێڵ و قوبات بیگۆڕێ مەسعود و مەسعود بیگۆڕێ کە هەرچی سامانی هەیەە هەر هەمی دزی و تەڵانی ئێوەیە آخر معقولە بەشەر بڕوا بە شاسوار و عومەری سەیعەلی و پاڤێڵ و قوبات و مەسعود و مەسعودکە بەڵام من تێناگەم بەڕاستی هەر کەسێ متمانەی خۆی ئەدا بەمانە ئەبێ گومان لە عەقڵی خۆی کا بەڕاستی بۆیە بڕوا بە کاندیدە ساختەچیەکانی ئەمانە مەکەن ئەمە من ئەمە مێژوو ئایندە دوو قساکەینەوە بەیەک لە بیری نییە خۆشتان بینیتانە ئەو سروەی خوشکی شاسوار لە تەلەڤیزیۆنەکەی خۆیانەوە ئەوین من قەت نابم بەنەوەی نوێ من لەگەڵ کاک نوشیوان و گۆڕان و ئەوە ئێسەش نەوەی نوێ خۆی کاندیدە قسەکانی هەر درۆکانن کاکە یعنی تۆ کەسێک ئاو درۆ لەگەڵ ئاکابێتی زەربێکی لێ بێت چۆن بێتە باوەڕ ببانە بکەیت هەموو تەنگوێتان لێ بووە کاک لێرەوە بە ئێوەڵێن پارتی لە هەولێر ئەوێ بە هەر جۆرە بێ نەوەی نوێ دووەم بێ دوای پارتی لە هەولێرە ئەزانی بۆ لەبەرەوەی لوتی یەکێتی و گۆڕان بشکێنێت ئەوە ئیشی پارتی و بنەماڵەی بازانیە ئەوێ لەم هەڵبژاردنا ئەوە بکات ئەبێ خەڵکی هەولێر وریا بن لەو مۆزوعانە وەلو لوتی هەر هەمویان بشکێ ئارام محمەد مێشەی میوانی نیە بەڕاستی یەکێتیە گۆڕان کەسێکەیە یا قوبات هەبانی خۆشەویستان ئاڵێسین بەخوا پارتی بە چاوی خۆی نابینێ حاکمی تاک و تەنیا کوردستان بێت وەڵڵا لە 92 پارتی حاکمی تاک و تەنیا کوردستانە هەرچێ بڕیارە لای ئەوە بۆچی درۆکەیت فشەکەر قوبات هەڵەبانی تۆ جانتە هەڵگرەکەی مەسعود بازانیت هەموو کورد واتەوە ناسێت تۆ ساڵان جانتە هەڵگیری شێڤان بازانی بوویت تۆ کی ئەو پیاوەی بەرەم بە بنەماڵەی بەزەن یەک قسە بکەیت وەڵڵای ئەو قسانەی کە ئێستا ئەیکەیت پێشووتر پەیوەندی بە مەسعود بازانیەوە کردووە زۆر خوا هەڵبژاردنە ئەو قسانەیەکەم دڵتان نێژێ جانە بڕۆ قسەکان بکە یعنی ئەوان ئیجازیان پیاوی قوبات کە ئەو قسانە بکەینە ئەو پیاوانی بەڕاستی تو ئێوەی دەباشان و گردەکەی زەرگەتە بنەماڵەی بازانیتان کرد بە شت ئەگەر ئەوان هیچ نەبوون بەڕاستی بۆیە پاڤێڵ و قوبات هەردووکیان دوو کادری گوێ لە مستی پارتی و بنەماڵەی بازانین دەنگدان بە هاوپەیمانی دەنگدان بە یەکێتی و گۆڕان دەنگدانە بە پارتی و بنەماڵەی بازانی بۆ شارەزاییتە یەک زەڕە جیاوازی نیە هەر هەمویان دوای ئەم ئاوانە ئەچنەوە ناو ئەو ئاوە پیسەی بنەماڵەی بازانی بۆ شارەزاییتان هەر یەک دانە 15 ڕۆژ دوای هەڵبژاردنەکە پارتیش دەمێکە خاوەنی هەموو بڕیارەکانە کاتە تۆ چی ئەو قسە قۆڕانە هەر دوای هەڵبژاردنەکان قوبادەکان ڕاکەنەوە بۆ سەری ڕەش بۆ ماساوچێتی بۆ بنەماڵەی بازانی وەڵڵاهی خۆشەویستان ئاگادارم ئەم قوبات تاڵەبانیە 5 دەفتەر دۆلاریەوە بە دروستکردنی یەک ڤیدۆ بڵاوی کردوتەوە لە پێیجەکەی خۆی بڵاوی کردوتەوە 5,000 جوێنی بۆ چوو بە پارەی دزی بتانەیە بە 4 فەقیر و هەژار باش بەڕاستی خۆشەویستانی من وام لێ هاتووە زۆر تااقەتی کاری سیاسیم نەماوە
چونکە بۆ لەبەرەوەی هەست دەکەم کە قەیرانی سیاسی قەیرانی ئەخلاقی و ئەخلاقی کۆمەڵایەتی لە کوردستانەکەی من و ئێوەیە تەواو باڵایە. تۆ 30 ساڵی ڕەبەقە ئەزانی پارتی یەکێتی سەرچاوەی هەموو نەهامەتیەکانن، سەرچاوەی هەموو قەیرانەکانن، سەرچاوەی هەموو بەڵاکان کەچی ئەچیت بە دەورێنە ئەسوڕێیتەوە دەنگیان پێ بدەیت بەڕاستی کارەساتە. هیوادارم ئەو کارە نەکەن. ئێوە 30 ساڵە هەموو شتێک ئەبینن، هەموو گەمەکان ئەزانن چییە. لە دوای هەڵبژاردنەکانەوە دەست مەکەنەوە بە گلەوی گازمدا. ئێستا دەنگیان مێرێ زەربێک بە لە لاپەڕەکە بۆی دەنگەشی تەزوین دەکەن زەربێکی لێ بۆتەوە. بۆیە ئەمانە بە عەمەلی 30 ساڵە خۆیان تاکردەوە هیچیان بۆ ئێوە نەکردووە، بە نەحلەتیان کرد. بۆیە لێرەوە لە کۆتا قسەکانمە حەزەکەم گوێم بۆ بگرن. بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئەیانەوێ ڕێی ئالا مەحموود بزانن ئەوە ڕەعەکانی من بوو لەسەر پارتی و بنەماڵەی بازانی و کاندیدەکانیان لەسەر یەکێتی و کاندیدەکانیان هاوپەیمانیەکەی گۆڕان و نازانم شاسوار و ئەوانە ڕێی خۆممە. ئەمە ڕێی منە هەموویان زەڵب کورت و کرمانجی شەریفیان تیانی ئەوانە بەخۆیان و کاندیدیانەوە زەربیان لێبن خۆشەویستن تیان هەڵەن ئەمانە. بە تایبەتی لە هەولێر و بادینانە زەڕب بدەن لە وەرەقەکانی دەنگدان. ئەگەر بۆشیان کرا مەچن تەزویرەکە نێکن چیان دەرا هەمشیری خۆیانە. میمەیە خەڵک ئەزانێ دنیا ئەزانەکە یاریەکە چۆنە. لێرەوە چی بکەین باشە خۆشەویستانی بن؟ لە دەڤەری سلێمانی قسەی من زیاتر لەسەر دەڤەری سلێمانیە. من لێرەوە داوا لە هەموو هەڵەبجەیەکانەکەم بە هەموو دەوروبەرەکەیەوە و داوا لە هەموو خەڵکی بە شەرەفی سەرسایاغەکەم کە گەنجەکانن بەدەستی چەتەکانی ماڵ تاڵەبانی شەید ئەکران هەمومان هاوارمانە کرد و داوا لە هەموو خەڵکی پێنجێن و گوندەکانی دەوروبەریەکەم داوا لە هەموو خەڵکی شارە زوورەکەم دەنگی خۆیان بدەن بە ئەحمەی حاجی ڕەشی ژمارە 25 دەنگی خۆتان بدەن بەو. من کابرایشی ئەلمانیم ئەوش ئیسلامیە بەڵام دەنگی خۆتان بدەن بەو پیاوە خۆ لە بەخا ئەتوانێت چوار قسەی حەق بکات. دەنگەکەتان مەدەن بە پارتی یەکێتی گۆڕان و شاسوارەوانە. ئەمە بۆ ئەو دەڤەرەی کە باسم کرد دەنگی خۆتان بن بە بەڕێز کاک ئەحمەی حاجی ڕەشی ژمارە 25. ئەمە یەکەم. دووەم دکتۆر غالب محەممەد بازنەی 5 گەرمیان ژمارە 30 کەلار کفری دەربەنی خان چەمچەماڵ بە هەموو ناحێ و گوندەکانیەوە دەنگ بدەن بەو. بۆچی بە دکتۆر غالب دەنگ بن خۆشەویستان؟ بە ئەمەتان بۆ مێژوو بۆ بژێڕمەوە. لە ساڵی 2018 ئەم ئارا مەحمەدە پشتیوانی غالبی کرد بۆ هەڵبژاردنەکان بۆ پەرلەمانی بەغا. چونکە 4 ساڵ ئەندامی ئەنجومەنی سلێمانی بوو من ئاگاداری هەموو کارەکانی بوو. شوقەی وەرنەگرت لە شوقەی برایەکی ئاژیە دەمانچەی وەرنەگرت کە زۆربەی ئەوانەی ئەندامی ئەنجومەنی سلێمانی بوون هەم دەمانچیان وەرگرت هەم شوقەشیان وەرگرت. دەیان جار ئەم کابرایە پەلاماری قەیوان و قوباد و فڵان و فیساری یاوە لەسەر بەنزینی ژەهراوی و سوزانم کۆمپانیاکانیان و دزی و تەڵانیەکانیان هەمووتان ئەو ڕاستیانە ئێستا ڕسمەکانی ماوە بەسەر نەوتەکانەوە کە ئەچوو بۆ ئینیە کرد. بۆیە کاتێک لە 2018 دەنگی هێنا لە هەر 5 ئەندام پەرلەمانەکەی گۆڕان تەنها غالب ئامادە نەبوو سوالی فڕۆکەکەی نێچی لەوان بازانی بێ لەگەڵ چوارەکەی ترا بڕوا بۆ بەغا دەنگ با بەفواتەسەی نەچوو. ئەو ئێوانەی مەکو ئێستا لە بیرە چیا لە ڕێگەی دەڵاڵەکانیەوە جوابی بۆ نردبوو. دوای ئەوەی کە دایان تەلەفۆنی بۆ کرد تەلەفۆنەکەی داخست بوو جوابی بۆ نردبوو وتەبی ئەگەر نێت نەچێ بۆ بەغا ئەوە لە شوێنەکەی ئەو کەسێکی تر دانین وتی چی ئەکەن بیکەن من ناچم بۆ بەغا دەنگ نادەم بەفواتەسەی. ئەمەیە هەڵوێستی جوامێرانە هەڵوێستی پیاوانە. 4 دانە ساڵ ئەندامی ئەنجومەنی سلێمانی 2 ساڵ لە بەغایە یەک سەفەری ئەوروپای نەکردووە وەکو ئەوانەی تر. باشە لە بەغایشە عەزیزان ئەندامی لیژنەی نەوت و خاز بووە دەیتوانی بێ بە ملیاردێر بەڵام نەبوو بە ملیاردێر بەڵام نەبوو بە پاکی مایەوە. کەچی گۆڕانی هەڵکردراوەی دز و درۆزن دەربازی خێمەدەست ئەشێ قس ئیدعا بۆ غالبەکەن کورد بە تۆ لەسەر دزی گیراویتەوە کاکە دەربازی خێمەدەست تۆ ناوی خۆت بە ناوی کوڕەکەی کۆسە تۆ ناوناوە دەرباز خۆنە ئەو جاسمە ئێستا هی قسە بە غالب ئەڵێ بۆچی بۆ یەکاندێکی ساختەکاری وەکو خۆت بدەی بۆ بەغا. دوای ئەوە غالبیش
لەگەڵ هەموو ئەو بەڕێزان و ئەوی بەڕێزی کە ناوم هێنا هەموو ئەمانە لە بەغا کە لە ناو ئەو گروپی هیوای شابوون هەمیشە دژی ئەو یەک ڕێزیە درۆزنانەی بنەماڵی بازانی و ئەمانە بوون لە بەغا. باشە قەسم غالب و هاوڕەکانی لە گروپی هیوا زۆرتری ڕۆڵی چاکیان بینی و ئەمانە و هەمیشە واقعی کوردستانیان گوێزاوەتەوە بۆ بەغا و پارتیەکێکیان ڕسوا کردووە و گۆڕانیان ڕسوا کردووە بە هەموو پێوانە بە هەمومانەیەک هەر لەبەر ئەوەی شەکە ئێستا پارتی یەکێتی گۆڕانەکان جەماعەتی شاسوار بەس دژایەتی ئەم سێ چوار نەفەراکەن خۆشەویستانی من. باشە من لە بیرمەوە بیرتانەخەمەوە ئەم غالبە و هاوڕێکانی لەو گروپەی هیوا تاقیگای کرۆنیان هێنایە سلێمانی و کەلار خۆشەویستان کە نرخەکەی 10 ملیۆن دۆلارە زیاتر لە 360,000 کەس لەو سلێمانیەیە فەحس کراوە بە خۆڕایی 70,000 کەس لەو کەلارەیە فەحس کراوە بە خۆڕایی ئەمان کردیان نەگەیکێتی و پارتیەکان. ئەوەیشتان بیرەخەمەوە ڕۆژی عومەری سەیعەلی ئەچێ غالب بانگەکە جالوتی گیراوە دایمە عومەری سەیعەلی ئەڵێ باوکم سیاسەت مەساڵحە و مەبادیئە وەرە با ئەم جارە وازنم مەبادیئە بێنین و شوێن مەساڵحەکانمان کەوین پشۆ بۆ بەغا دەنگ بە فواد حوسێن جاوکەین بە وەزیر بەڵام غالب هەر نەچوو. من لێرەوە بە خەڵکی چەمشەماڵی بەڕێزەڵێم بە خەڵکی گەرمیان و کەلار و کفری بەڕێزەڵێم توو شەرەوتان کفر نییە دەنگ نەدەن بە غالب وەڵای کفرە معقولە بچن دەنگ بدەن بە دەربازە خێمە دز و کاندیدەکانیان بەڵێ ئەحمەی حاجی ڕەشی وتم دەنگی بدەنێ خەڵکی هەڵەبجە و شارەزل و سێسەیەق و پێنجۆن و لادەکان و گوندەکانی هەمویان دەنگ بن بە ئەحمەی حاجی ڕەشی. باشە سەباسی غالب بکەم. باشە ئەو دەربازە بە تەکسی ئەها بۆ گردەکە کاتی خۆی ئێستا 2 مەعرەسی هەیە بای 10 ملیۆن دۆلارە چۆن خەڵکی کەلارن چەمچەماڵە بێت دەنگ بن بە کاندیدەکەی گۆڕان و دەنگێن بە غالب بێت دەنگ بدەن بە غالب بەڕاستی. ئەو غالبەی کە لەسەر هاوارەکانی جەماعەتی پاراستن لە سلێمانیێنە بەرچەقۆ 15 چەقۆیان لەسەریە پاڤێڵە ساختەچی و قوبادە ساختەچی چەقۆ کێشەکان نردەوە بۆ هۆلێر بۆ پارتی لە بیرمان نەچۆتەوە خۆ کاکەچ. ئەوە دکتۆر غالبیش داوایان لێ یەکەم کە دەنگ بن بە دکتۆر غالب بزانم ژمارەکەی چەندە باسم کرد خۆشەویستە دەنگ بن بەو ژمارە 30 دکتۆر ڕێبوار کەریم مەحموود ژمارە 22 بازگەی یەکی سلێمانی بازنەی یەکی سلێمانی عەفو. دکتۆر ڕێبوار من هەر لە دوورەوە ئەیناسم بەڕاستی لە دوورەوە ئەڵبەتە ئەوەش لە دوورەوە ناسم ئەحمەی حاجی ڕەشی نازان دکتۆر ڕێبوار غالب فڵانمان لە دوورەوە ناسم من سەیری کارەکانی نەکەم چارە نییە سەیری کارەکانی نەکەم. دکتۆر ڕێبوار کەریم مەحموود ژمارە 22 بازنەی یەکی سلێمانی گەڕەکەکانی ئازادی شەیدانی ئازادی دارۆغا برایم پاشاکە کە ئارام ئەحمەد تاژیاوە عەلی کەمال گۆیژە توی مەلیک هەوارە بەرزە قڕگا کازیەوە مامەیارە سەرکارێز مەڵکەنی سابونکەران سلێمانی تازە مامۆسایان مەجیبەک شێخان کازە وشک زۆربەی زۆری گەڕەکەکان ئەتوانن دەنگی خۆیان بدەن بە کاک ڕێبوار کەریم مەحموود ئەو گەڕەکانە دەنگی خۆیان بدەن بە دکتۆر ڕێبوار کەریم مەحموود. ئەمە سێ کەسم هەڵبژاردە خۆشەویستە. سەرکەوت شەمسەدین سلێمانی بازنەی 2 ژمارە 20 سەرکەوتی سەرکەوت شەمسەدین ئەوەی کاتی خۆی کە لەگەڵ شاسوارە بوو وان پێوت ئێستا لەگەڵ شاسوارە نییە ئیتر تەواوی ئەبێ بە دۆست بۆیە ئەمانە هەمویان لە بەغا هەڵوێستی شەرافەتمەندانیان هەبوو خۆشەویستە. بۆیە داوا لەو گەڕەکانەی شەکەم کە ئێستا ناوەکان ئەخوێنمەوە دەنگ بن بە سەرکەوت شەمسەدین سلێمانی بازنەی 2 ژمارە 20 گەڕەکەکانی سەر شەقام چوارباخ شێخ محەدین و ئابلاخ قالاوە ڕزگاری بەختیاری سەرچنار کورەکوێی تتخوا ڕاپەڕین نازانم کە نەسوورە و خەلیفاوە ئەواڵ و کۆسەی چەم خەبات و حاجیاوە و کانی با و گەڕێکی نازانم چیا و ئەلم بابەتانە حتا ئەگاتە شێ عەباس و تازوجە گوندەکانی بناری بەرانان هەمووتان دەنگ بدەن بە بەڕێز سەرکەوت شەمسەدین ژمارە 20 لە ڕانیە و قەڵازیە ئەوانە پێم وایە سۆران عومەر کاندیدە لەویش دەنگنێن بە دزەکەی ناویشیە ئەو تخوا ناوەکەی بیرچوو ئەوەی گۆڕان هەیە
باعث کێ بەکر باعث نازان باعث بەکرە کێیە دەنگ نێن بۆ دزە بە ئەو کەنەڕەوە خەڵکی ڕانیەوە قەڵازێ ئەوە پیاوی مستەفای قادرە ئەوانە پاراستنی ئیش بۆ پارتی بنەماڵی بازانیەکەن ئەوانە لە مەزەکە بەس خەریکی دزی بوون لەبەرەوە دەنگ نەدەن بۆ بەکر باعث و ئالم بەخت خۆشەویستان دەنگن بە سۆران عومەر دەنگن بە کاندیدێکی تێ نازان ناوی هاوڕێ چیە بەخۆنەوەکەی بینیە دەنگ بدەن بەوانەی کە لەو مەنتیقا سەر بەخۆن یعنی سەر بەخۆکان دەنگمێن بە کاندیدی حیزبی لەبیرتان بێت ئەمە ڕائەکانی منە من لەم کەسانە زیاتر بەڕاستی کەسی کە شک نابم کە بەڕاستی سەر بەخۆ بێ و دژی پارتیەکێتی بێ برادەری کە هەیە لە یەکی تۆ نزیکە بەداخەوە من ناتوانم ئەوەی بۆ بکەم بەڵام من لێرەوە داوا لە خەڵکی سێمانی لە خەڵکی ئەو دەڤەرە لە خەڵکی پێنجیان هەڵەبجا سەی سایە گەرمیان ڕانێ و قەڵازیەکەم دەنگ بن بەم پێش کاندیدە کە ناوەکانم هێنان تۆ لەمە بەدەر من داوایەکی ترم نییە ئەویش بۆچی ئەمانە بۆی بڕۆنە بەغا دژی بنەماڵەی بازانی دژی بنەماڵەی تاڵەبانی و دژی گدەتزەکە قسەکانی خۆیان کەن و دیفاع لە مافەکانی خەڵکەن چونکە ئەوانە شتی چاکم لێ بینیون بەڕاستی شتی چاکم لێ بینیون بەڵێ سەرکەوت شەمسەدین شتی باشەکە دژی ئەمانە لە پێویستە دەنگیان بدەنێ ئەمانە بنێنەوە بۆ بەغا خۆشەویستان سۆران عومەریش هەر بە هەماش سۆران عومەر کاکە ئیسلامیە کەیفی خۆیەتی خۆشەویستە ئەزانیشون عەیزا من زۆر جار پێم وەڵێ ئارام ئەحمەد تۆ چەپیت و ئەم بابەتانە من وا بیر ناکەمەوە ئەگەر تۆ ڕاستیت ژیانێکی خۆش بۆ من دروستکە من لەگەڵتام ئەگەر تۆ چەپی ژیانێکی شەرەفەتمەندانە بۆ کۆمەلگا دروستکە من لەگەڵتام ئەگەر تۆ ئیسلامیت ژیانێکی شەرەفەتمەندانە بۆ خەڵک دروستکە من پشتیوانی دەکەم ئەگەر کافری هەر بە هەمان شکل من لێرەوە سێری ئەوە ئاکەم بڕیاری هیچ شتێکم نییەوە لەسەر هیچ شتێکە تا هەتایە لە واقع خۆشەویستە لەبەرەوە بەڵێ سۆران عومەریش لانی کەم ئەوە تا دادگایان لێگرتووە دەیان مەلەفی بڵاو کردەوە لە دژی بنەماڵەی بازاڕی چ ئەم بابەتانە خۆ کاری سەقەتیشیە بۆ نمونە بەڵام کاری باشیشی زۆر بۆ بەڕاستی سۆران عومەر ئەکێ لە ڕانێ و قەڵازێ دەبن بە سۆران عومەر تەواو ئەمە ڕائەکانی من بۆ خۆشەویستانی من زۆر کەس داوایە کە ڕێی ئارام ئەحمەد چۆن ئەوە ڕێی منە من بڕوام بە هیچ کەسێ نییە بەم 4-5 کەسە نەبێت باشە ئەحمەدی حاجی ڕەشید بەڕێز کاک دکتۆر غالب کاکە ڕێبوار کاکە سەرکەوت شەمسەدین و سۆران عومەر و ئەمانە لەگەڵ ئەوەیان کە خەڵک دەنگیان بداتێ ئەمەنیان دەنگ بدەنێت دەنگەکانی ئاواک هەڵکی فێ وەکو هەویر بۆی کە پارتیەکان پتەقن بەڕاستی مێتی کاتان ناگرم داوای لێبوردنەکەم نزیکەی سەعاتێکە قساکەم ڕەنگە 2-3 شەوی بێمەوە خزمەتتان دیسان بۆ ئەم قسە و باسانە بەداخەوە لایڤەکەم بوو بە 2 بەشەوە بەشی یەکەم ئەو خەڵکە کە لە 4000 تێپەڕی بوو بەڵامی تر یەکسەر کێشیان بۆ دروست کردم بەڵام پێم وایە ئەو بەشەشی ناو لایڤەکان ئەمێنێ ئەتیادی و ئەمەش ئەتوان سەرێنە گوێ لێ بگرنەوە و هیوادارم ئەوانە گوێیان دەنگی من بووە دەنگ بدەن بەم 4-5 کەسە لە سلێمانی و لەو دەڤەرە شەوگاتان شاد بێ خواتان لەگەڵ حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتانەیە عەزیزان و خۆشەویستانی من بەخێرچن